وتی کوڕم بەوازانیم کە دنیا خەریکە بەدەستی پیا و خراپان وێرانە بێ چونکە شێعر لەوێ نییە ئاخر شێعر لەوێ بە گوڵ گۆرانی دەوت ئاخر شێعر لەوێ بە گوڵ گۆرانی دەوت کوڕم مانگ بێدەنی ورد و خاژە کرد ئەوە لە تاو بێ شیعریە هەموو ڕۆژەیەک ئەوە لە تاو بێ شیعریە هەموو ڕۆژەیەک دارار خەوانێکی نازدار خۆیە کوژێ وای لە من وای لە من وای لە من وای لە من چۆن لەبەر بێ حەیرانی دەمرم پێم وت داخر باوەجان تۆ لێرە بوویتە ئەم هەموو غەدرە ناکرا ئێمە ڕانەهاتووی نێواران بێتەوە لە دەوری سفرە و خوانەکەی دایکم کۆبینەوە باوە ئەو دایکەی هەمومان بە تۆشەوە کە ڕاپێچی جەنگ کرای بەجێمان هێشت تەسلیمی خودا و قەدەرمان کرد ئەو دایکەی دڵی وەک بەردی ناو دەریا صاف و لوز بوو هێن بە ئاوی حەسرەت و کۆست و ئازار تەڕ بوو باوە تۆ دەزانیت هەتا ساڵی ڕابردوش من وامەزانی تۆش جارێ لە جاران زیارەتی مەککەت کردووە و ئیتر لەوێ بووی بە شاعیر باوە هەتا ڕۆژێک نامەیەکم بە سەباح ڕەنجدەرەوە پێگەی ڕەنی نامەکە پەمەی تۆخ بوو سەباح نووسی بووی جەمال جان بە پێی ڕیوایەتەکانی مامۆستای بەوەی قار عەزیزی مەلای ڕەش باوکت شاعیر نەبوو باوشی تۆ شاعیر نەبوو کەسی زۆر حەزی لە شیعرە شەرابیەکانی خەیامە کرد بۆ نمونە زۆر حەزی لەم چوارینەی خەیامە کرد نەکەی تۆ بەکەی لە مەیتا هەیە تۆ بە سەد تۆبەی بە دوادا هەیە گوڵ کراس بدڕێ و ولول بخوێنێ لە کاتی وادا تۆ بەکەی هەیە باوکێ ئەگەر شاعیریش وایە لەو شاعیرانە نەدەبوو کە وەک دێو جامەی ڕاوەکە و دەبنە مەقاشی سیاسەت و برادرە شاعیرەکانیان دەکەنە نێچیری ڕاوچێ ڕۆحکوچەکان ئەگەر باوکە شاعیر وایە لە ئێوارەیەکی مەڵکە نییە تەلەفۆنێکی بۆ خوداداد عەلیە کرد و پێی دەگوت شیعرێک نووسی و حەز دەکەم تۆ بیکەیتە گۆرانی گەر بەهۆی سەرقاڵیشەوە بۆت ناکرێ پێم وایە یەک لەم دەنگە زێڕینانە خراپ نەبن شکری خەیات یا هابە یاخود بە کەیفی خۆت ئەگەر باوکم ئەو شیعرەی نووسی باو خوداداد یا شکر یا هابە بیان کرد با بە گۆرانی ئێستا من چی مەگەر لەم کاری پێوەسترا گەرە و شیعرەی باوکم با لە کۆپلەیەکە ئەیگوت تۆم هەبێ گوڵم باکم بە دۆزەخ نییە من لە دۆزەخ خۆی ناترسم لەو پیا و خراپان ناترسم کە خێمەیان لەوێ بە ناوی شەیتانەوە هەڵداوە ئەجنا من لە دۆزەخ خۆی ناترسم لەو پیا و خراپان ناترسم کە خێمەیان لەوێ بە ناوی شەیتانەوە هەڵداوە لەم بەحری بێبنەی خەیاڵاتی خۆمدا نوقم ببووم لەپڕ لە شەقی مێشکوژەکەی باوکم ڕاستەچیم باوکم دەیویست مێشێکی گەورە کە تازە بە ماڵەکە فێر بوو بکوژێ وتم باوەجان لێی گەڕێ ئەو مێشە میوانێکی بێدەنگ و ناوەختە ئەو مێشە لە ترسی چەکارەکانی جنوبی حەبەشەیشی ترەوە ئەم دنیایە کە بۆتە تەمیلەی وڵاغ جێدەهێڵێ لێی گەڕێ باوەجان لێی گەڕێ ئەو مێشە لە من و تۆمان دووترە باوکم هێشتا مێشکوژەکەی بەدەستەوە بوو بۆ مێشەکە ئەگەڕا وتم باوە تۆ قەرار بوو لەگەڵ حەزرەتی داود یاریەکی شەترەنج بکەن باوە وتم باوە تۆ قەرار بوو لەگەڵ حەزرەتی داود یاریەکی شەترەنج بکەن قەرار بوو چێ یاریەکەی بردەوە ئەو دەبێتە سەر قەتاری کاروانچەکانی دنیا کەوان بە باوکم گوت باوکم هەناسەیەکی ساردی هەڵکێشا و وەک ئەوەی لە کوشتنی مێشە ئاوارەکەی ماڵمان پەژێوان بووبێتەوە وتی کوڕم لە دوای داود دڵ بەچی خۆشکەین کوڕی خۆم ئێستا زمانێک تێکەوتوین بوونە سەر قەتاری دنیا بە بردنەوەی گەمەی شەترەنج نییە ئەوانە دەبنە سەر قەتار کە زۆرترین درۆ دەکەن کوڕم ئەوانە دەبنە پێشەنگی دنیا کە زۆرترین ژن دەکوژن کە زۆرترین منداڵ هەتیو دەکەن کە زۆرترین کچ هەتک دەکەن کوڕم ئەگەر جاسوس و ڕاپۆرنووس و دەیوسەکان لێگەڕێن دنیا پێویستی بە سەرۆک نییە وتم باوە ئەی چ دەبێ گەر هەموو دنیا بکرایەتە یەک مەملەکەتی تاق و تەنیا و لە جیاتی سەرۆشیش شاعیرێکی خانەدانی وەک مەحوی بکەنە پادشایان مەملەکەتە باوکم زۆر تووڕە بوو لەم قسەیە تووڕەبوونەکەی لەوەش خەراتر بوو کە سەدەیەک پێش ئێستا ئەو دەمەی مراهق بووم لەسەر جگەرە کێشان زلەیەکی لەدام ئەوە یەکەمین و ئاخرین زلە بوو بەڵام ئەم جارەیان زۆر تووڕەتر لە جیاتی زلە کە نەدەکرانێم بدات چونکە ئەوسا لە هەورازی پەنجاکانی تەمەنا بووم ئەم جاریان هەتا هێزی تیا بوو کەوتەوە وێزەی مێشەکە و بەدەم شەقەی مێشکوژەکەەوە ئەیوت ئەم مێشە بۆیە کوژم هەتا تۆ هۆش بێنیتەوە بەرخۆ پێم سیر بوو کە لە وەصفی بێعەقڵەکەی مندا باوکم نیوە بەیتیشی مەولەوی بیرکەوتەوە پێیوتم وەی عەقڵ عەبەس هەی شێوی ئایفام مەولەوی دێڕێکی جوانی هەیە هەی عەقڵ عەبەس هەی شێوی ئایفام
دنیا مەملەکەتیش نەبێ مەحوی بۆ خۆی هەر پاشایە و هەر خۆی سەرقافڵی عاشقانی تەریقەتە هەرچی نوری دنیا هەیە لە خانەقاکەی ئەو دەڕژێ باوکم ناوە ناوەش دەیوت دەزانی تۆ هێندت مەحوی خۆش دەوێت حەز دەکەی خوددا کلیلەکانی ئاسمان و زەمینی تەسلیم بکە بەڵام کوڕم زاتێکی وەک ئەو ئەستێرەیەشی بەسە دنیای پێ بکاتە چراخان ئاوەدانە دڵی ئەو تاریکە دڵیمە بێشەوقی دڵی ئەو ئاوەدانە دڵی ئەو تاریکە دڵیمە بێشەوقی ئەو وێرانە ژیانی مە ینی ئێمە دوور لە سێبەری ڕۆحی ئەو چەندە شەرمم هاتێکی گوێم لەم قسانەی باوکم بوو آخر باوکم بەقەت من شارەزای مەحوی نەبوو کەچێن قسانەی دەکرد من لە شەرمان مردم وەک مردنی پاڵەوانی یەکێ لە چیرۆکەکانی چیخەف کە لە دەمی بینینی فیلمێک لە سینەما لە پشت ئەفسەرێکەوە دەپژمێ و دواتر لە مەراق ئامرێ منیش ئاوا دەمرم منیش ئاوا مردم باوکم چەند هاواری کرد کوڕم مەمرە من وام نەگوت بۆ ئەوی بمری بەڵام ئیدی من مردم من ئەمێستا بە مردووی ئەم دێڕانەتان بۆ دەنووسم من شەرمەزاری باوکم آخر باوکم لەبەر ئێمە نەبا نەدەچوە جەنگ کەسی جارێکیان خۆی وتی خەتایەوە نییە منیان ڕەوانی بەرەکانی جەنگ کرد کە پێشێ گۆرانی شێ خواردەوە بەدەم مەزبوونەوەی گوت هەزار خۆزگەم بە حەمەی ژەنەراڵەکەی پاییز برادر ڕۆح جوانەکەی ئێوە هەزار خۆزگەم بەو شاعری کە نەکەوتە داوی زەواج و نەمناڵیشی لە هیچ شتێک خستەوە جارێکیان حەمە جارێکیان ببورن هیوادارم ماندوو نەکرد من ئەوەی نەماوە جارێکیان باوکم گوێی لە ژەنەراڵ بوو لە دیدارێکی تیڤیدا وتبووی دەبێ منداڵە بەدبەختەکانی دنیا سوپاسی من بکەن کە هیچ مناڵێکم نەخستەوە جەم و بەدبەختی و قهری ژیان دڵی بخوا باوکە من ئێستا زیندوو نیم باوکە من ئێستا زیندوو نیم من ڕۆژێکیان هێندە بیرم دەکردیت لە ژێر درەختێکە لە پڕ مردم ئیتر لە دوای مردن گاڵتم بەو گەڵایەنە داهات کە پاییزیان بە سەقەتی دەخستە ڕستەوە باوکە من بە قسەی تۆم کردبە نەدەکەوت مەزەل کاوێکەوە هیچ دەریایە گوناهم نەشواتەوە باوکەیتر من لێرە نیم چیت بۆ بنووسم باوکەیتر من لێرە نیم چیت بۆ بنووسم کە ژیان هیچی نێشتوێتەوە بۆ وتن دواشت باوکم پرسی کوڕم تۆ شتێکی بۆ گەڕانەوەی داوت نووسی بوو ئەرێ سەفەرەکەی تەواو نەبوو نەگەڕایەوە وەلاتان وتم باوە ئێمە ماڵەکەمان کردووەتە ئاگر وتم باوە ئێمە ماڵەکەمان کردووەتە ئاگر هێن بێمروەتین بەرامبەر یەکتری نەک داوت بگرە خودداش تاقەتی چوە لێمان دوازار باوە هەمومان هەر هەمومان ڕۆژی 100 جار سوێن بە گۆڕەکەی داو دەخۆین چەند گوناهە گۆڕەکەی ئەو چەند غەمگینە ڕۆحی ئەو سپاس